پشتی دارخستنا هەڵبژاردنەی شارەداریان لە هەرێما جەزیرە و دەستپێکە ناکۆکیان ناوبارە تەفدە و ئەنکەسێدا ئیدیدیار دبە گۆ هەردوو ئالیên کورد بەرەو هەڤالبەندێ خوا درێکبەریە سووریدا دچن بێ گۆیەکرێزیە ماڵە خوا پێک بینن. ئەف تشت بێت گۆری چاودێران لە دەمەکێدا گۆ کوالسیۆنا سووری یارێکبەر نەدیکاری لۆتکە عەرەبیدا القاهرە بەشدار ببە لەگەل گۆتێ هێڤیên مەزن نایەن ئاواکردن لەسەر کۆنگرê مۆسکۆ تا کۆچارەیەکێ ببینەش پرسگرێکە سووریرە لێ تەڤیڤەیەکێ پارتیە یەکیتیە دەموقرات پەیەدێ و رێڤەبەریە خۆسەریە دەموقراتیک خوشبینن بە بەشداریە خوا دوی کۆنگریدا. جدول عمل برنامج کار هبو جمرشاندن بشاندا خورا بريا خورا بفتوغوك شاندام بروجي خسارة ديمقراطيك بمينا بش سوريا بيشروجي الور داخل سرماسي وقفتوغوك بهمو برسيونا سوري بشدار بونن وبحكومة قيادة روسية. افتش دباد دمكێدا گۆ باهۆزە الحەزم دەست پێ کردە لەگەل گۆڕێکەفتنێک ناوبارە ئیران و وڵاتên ڕۆژئاواییدا تێ ئیمزەکردن و هەلبەت ئەف بویێرن مەزن وی نەبێ باندۆر بن لەسەر ڕەوشا کورد و تەواییە سووریە. منتدى موسكو أبايا يعني نبس ما هو أنجمن اجتماعي كردي زوربيا معارضة سوري حاضر نبوة منتدى موسكو تفهم كرند خانة بالتر نزيكي أطراف نزيكي نظام وأطراف نزيكي موسكو نطرفكي وصيتكي نزيها شورشا سوري تەوی گۆ هەردوو ئالیên کورد دگەلێک هەلکەفتاندا دەبێژن گۆ گۆهارتنا گۆڕۆژهڵاتان ئاڤین تێرە دەرباس دبێ ji hêza her aliyekî bi tena serê xwe mestira lêtaniha çare ji bo rûbirûkirina vê guhartina mezin nedîtine. Dibînim xwendina herî şaş ji paşeroja Sûriyayê re ye encûmenên her du encûmenê me her encûmenek bi hevalbendekî re navdewletî jî yan herîmî jî danostandinê xwe dikin heger Kurd hindirûyê Rojavayê Kurdistan'da li ser masekê nerûne bi yek nerînê bi yek helwestê bi yek dozê awaya ticarî wê nikarin qezin ca bikin. Piştî gosêrê keftin di navbera herdû aliyên Kurdî de derbas bûn bê encam diyar ku roj bi roj derfet li pêşiya herdû aliyên Kurdî namînin ta ku qizincan ji bo milletê xwe bi dest bixin. Cano Şakir, Orient News, Qamişlo.